بەڵێ سۆما بەردەوامبووین لە سەرچای پرۆگرام ئاماژەم فکر بۆ ئەمڕۆ کۆمەڵێک بڕکە بابەتمان ئامادە بێ لەگە دوو تۆری سەرەکی پرۆگرامە کە هەڵبەتەوە کە زانین ئاکام ئەمڕۆ ڕۆژی جیهانی خاکە و لە شاری سلێمانیش پانەڵێکی بەڵێ تایبەت بەڕێوە چێت بە ناوی خاکی تەندروست بنەما بۆ ژیانێکی تەندروست وەکە زانین ژیانی مرۆڤ و زیندەوەرەکان و هەروەها گیان لەبەرەکانیش ئاکام لەسەر خاکە ئەگەر ئێمە خاک نەپارێزین ئەوە توانین بڵێن کە نیوی ژیانی مرۆڤاتی ئەکەوێتە مەترسیەوە هەڵبەتە لەم چەند ساڵی دواییدا کە گۆڕانی کەش و هەوا هۆکارێکی سەرەکیە بۆ بەبیابان بوون ئاکام وە لە جیهانا بەتەواوەتی باز لە گەرمبوونی زەویەکرا بە شێوەیەکی گشتی و دوانەوەی سەوەڵەکان هەروەها ئەمڕۆ لەگەڵ میوانی پرۆگرامەکەمان ئێمە بە شێوەیەکی گشتی باز لە ڕۆژی جیهانی خاکەکەین هەروەها باز لەو پانێڵاکەین کە لە شاری سلێمانیا ئەنجام مەدرێت و بە شێوەیەکی گشتیش هەر باز لەو بابەتاناکەین کە پەیوەندیدارن بە خاکەوە بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ژینۆ خالید محەممەد پسپۆڕی بواری ژینگە و مامۆسای کۆلێژی زانستە ژینگەیەکان کە ڕاستەخۆ لە ستۆدیبانی کورسات نووسەوە لەگەڵماندان دکتۆر سڵاو لەبێت بانیت باش دکتۆرە بەخێر بێ سپاس بۆم دەرفەتە زۆر سپاس بە ئامادەبوونت دکتۆر ئەگەر سەرتا لەوە دەست پێ بکەین بابزانین بە شێوەیەکی گشتی ژینگە چیەگرێتەوە بۆچی ڕۆژێکی لەم شێوەی بۆ دیاریکراوە خاک بوورە دیارە خۆی کە ئەڵێن ژینگە هەموو پێکاتەکانی سەرەکیەکانی ئاو هەوا و خاکە و ئیتر لەناو ئەم پێگاتانەیە زیندەوەرەکانیش ئەگرێتەوە مرۆڤ ئەگرێتەوە هەموو ئەو پێگاتانی کە لە دەور و بەرمانن بەڵام لێستەیە ئەوەیە کە ئیتر وڵاتان هەمووی کۆکن لەسەر ئەوەی کە ئەبێت هەر پێگاتەیەکی ژینگەیی ڕۆژێکی تایبەتی بۆ دانێن کە کاری لەسەر بکەن بۆیە لە ئینتەرناشنال یونیۆن سۆیل ساینس کە یەکێتی جیهانی زانایانی خاک بوون هاتن ڕۆژێکیان دەستنیشان کرد لە ساڵی 2002ەوە کە تایبەت هەموو بەچڕوپڕی هەموو توانا و کاریگەریەکانیان کۆ بکەنەوە لەسەر چارەسەرکردنی کێشەکانی خاک واتە ئەو ڕۆژە تایبەتەکرێت بە خاک لەسەر تاسەری جیهان چالاکیەکانیان تایبەتە بێت بە خاک ئیتر چالاکی شانۆیی بێت بۆ هۆشیاری بێت چالاکی وەکو سیمێنارات و پانێڵ بێت چالاکی ڕاستەقینەی ئیشکردن لەگەڵ جوتیارەکان بێت شێوازی کشت و کاڵکردنێکی گونجاو بۆ خاکێکی تەندروست بێت ئیتر هەموو ئەو لایەنانەی کە پەیوەستە بە خاکەوە هەموو چالاکیەکان چڕوپڕە بێتەوە لەسەر ئەم تەوەرە ئەم بابەتە کە خاکە طبعاً ئێستا ئێمە ژۆک و هەرێمی کوردستان و عێراق و زانکۆی سلێمانیش کە ماوەیەکی زۆرە کار لەسەر ڕۆژە جیهانی ژینگەکانەکەین کە ئێمە هاوشانی وڵاتان بتوانین لایەنی کەم لە هەر یەکێک لە ڕۆژەکانە کێشێک لە کێشەکانی ژینگە بێ چارەسەری بکەین و ئەم ڕۆژ هەر بۆ بابەتە ئێمە لە کۆلێژی زانستە کشت و کاڵەکان بە هاوبەشی کۆلێژی زانستە ژینگەکان ئەم بابەتە بەڕێوە بن لە چوارچێوەی پانێڵێکی زانستیە کە چەند تەوەرێکی دوور و درێژ لە خۆیە گرێت بە ماوەی دوو کاتژمێر بەردەوامە بێت و تەواوەتی بابەتەکان لەسەر خاک و خاکی جیهان و کێشەکانی خاکە و چۆن چارەسەر بکرێت سەر ئەم بابەتانە بەڕێواچێ بەڵێ دکتۆرە باسی پانێڵەکەت کرد بەڵێ تا چەند هەماهنگجیتان لەگەڵ ڕێکخراوەکان هەیە لە دەرەوەی ناوەندە ئەکادیمیەکان بۆ بەڕێوەچوونی ئەم پانێڵە بێت یاخود بەڕێوەچوونی وەرکشۆپ بێت لەسەر بابەتی ژینگە پاراستنی خاک ڕاستگۆ بم پەیوەندێکی زۆر پتەو هەیە لە بینی لایەنی ئەکادمی و ڕێکخراوە ژینگەکانە کە ئێستا شانبەشانی یەکتر هاوکاریەکین لەم جۆرە چالاکیانە جا ئێمە لەم جۆرە چالاکی زانستیانە چی تازە بێت چی بەردەست بە ئەخێنە بەردەمی ئامادەبووان بەشێکی زۆری ئامادەبووانی زۆرینەی کات ڕێکخراوەکانن کە بەردەوام هەڵوێستیان هەبووە چ ڕێکخراوە کشت و کاڵەکان بێت چ ڕێکخراوە ژینگەکان بێنیان ئامادەبوونیان ئەبێ و کۆمنت و تێبینی خۆشیان ئێن لە پانێڵەکە و بە مقابل زانیاریکی باشی ژوەرەگرن لەسەر بابەتەکان و یاخود بە پێچەوانەشەوە بێت جاری وایە ڕێکخراوەکە چالاکیەکی ژینگەیی هەیە یاخود تایبەتە بێکێک لەم پێگاتە ژینگیانە ئێمە و کوستافی ئەکادمی بە تایبەت و زۆرینەی کاتەکانیش ئەتوانڵێن بە ڤۆڵنتیری ئەچین هاوکاریانەکەین لە بەڕێوەبرنی وەرکشۆپەکانیان و پانێڵەکانیان و خولە ژینگەکانیان کە ئێڵێنەوە بەڵێ دکتۆرە تا چەند ڕێنماییەکان یاخود ڕاستپاردەکانی کۆبوونەوەکانی کۆبیستۆش کە لە دووبەی ئێستاش بەردەوامیە لەسەر ژینگە تا چەند لە پانێڵەکەی ئێوە تاوتوێ ئەکرێت ڕێنماییەکانیان
ڕاستپاردەکانیان یاخود گفتوگوی لەسەرەکە بەدڵنیایی چکە COP28 ئێستا لەم لەحظەی ینی بەڕێستان و ئێمەش قسەی لەسەرەکەی بەردەوامە و لە ئەم ڕۆژ تایبەت لەوێ تایبەتەکەن بە پرسی خاک لەبەری ڕۆژی جیهانی خاک ئەکێتە نێوەندی COP28 کۆنگرەکەەوە کە کۆنگرێکی جیهانی گشتگیرە لەوێ کۆبنەوە بۆ چارەسەری کێشەکانی کەشوهەوا وجا لەبەر ئەوەی کە خاکیش لە ڕاستیە کلیلی چارەسەری کێشەکانی کەشوهەوایە بۆیە تایبەتمەندێکی تەواویان خسۆتە سەری چڕوپڕ باز لە بابەتەکانێکن و ئێمەش بەدڵنیایی لە تەوەری پانێڵەکەمانە بەشێک لە تەوەرەکان باسی پەیوەندی خاک و کەشوهەواکەین کە ئەمەش بەشێک لە تەورەکانی COP28 بەشێکی تریان باز لە چۆنێتی جێگیرکردنی ئەو کاربۆنە زیایەکەین لە ناو خاکە کە ئەبێتە هۆی چارەسەرێکی خێرا بۆ کێشەکانی کەشوهەوا و چۆنیش لە هەمان کاتە باسی ئەواکەین ئەو کێشانەی چین کە ئێستا بەرۆکی ئەم چارەسەرانەی گرتووەیەک لەوانە پیسبوونی مادە پلاستیکیەکانە پیسبوونە هەر لە تەوەری تایبەتمانی لە پانێڵگا کە باسی شێوازی پیسبوونی خاک ئەکا بۆی ئاودێری ئاوی ئاوڕۆ و ئاوی قورسەوەیە و لە هەمان کاتیشە بەشێکی تری تەوەرەکە کە لە هەمان کاتە لە COP28 گرنگی پەیرێ تەندروستی خاکە لە ڕووی مادە خۆراکیەکانیەوە ئەمانە ئەتوانم بڵێم پانێڵێکی ئێمەش بە چڕوپڕی کۆک بووە و هاودەنگە لەگەڵ ئەو بابەتانی کە لە COP28 ئەمڕۆ باس و خواسی لەسەرەکرێن. باشە کاتە دکتۆرە توانین بڵین دۆخی خاک لە ڕووی ژینگە لە ڕووی پاراستنەوە لە ئێستا لە چاستێکە لە هەرێمی کوردستان و لە تەواوی وڵاتانی جیهانیشە چوە بەشێکی گشتی هەمیشە باز لەواکرێت کە بەهۆی گەرم بووە بەستاڵەکەکانیش بە هەمان شێوە تواو نەچەوە و گۆڕانکاری زۆر بەسەر کەش و هەوایە هاتوو بە بیابانبوون ڕوویاوە بەڵام لە ئێستا بەشێکی گشتی لە هەرێمی کوردستان و لە جیهانیشا بە هەمان شێوە بزانین ئەو کێشانە چێکە ڕووبەڕووی خاکە بێتەوە هەم لە ڕووی ژینگە و هەم لە ڕووی پاراستنیش لە ڕاستیە خاک لە دۆخێکی زۆر خراپایە ئێمە تەنها چەند ساڵێکی کەممان لە بەردەستان ماوە چکە وا مەزەنداکرێت لە ساڵی 2050 لە سەدا 90 خاکی کشتتوکاڵی هەموو جیهان لە ناوچێ لەم کاتێک کە ئێمە قسەی لە سەرەکەین لە سای 52 خاکی کشتتوکاڵی جیهان لە ناوچووە و ئێمەش بەدەرنی لەم قەیرانی کە ڕوبەڕووی لە ناوچوونی خاک و بە بیابانبوونی خاک بۆتەوە واتە خاک بەرومردە ناچێتر و یەکێک لەو کیشانەشی ڕوبەڕووی هەسارەکەمان ئەبێتەوە و ئەوەیە کە ئێمە خاکێکی ترمان نییە لەم جۆرە ینی ئەوەی کە تایبەتمەندێکی یاوە بە هەساری زەوی تەنها خاکەکەیەتی لە بری لە خاکەکەی و ئیتر ئەم ژیانە بەردەوام بێت چکە لە 1970 کۆی ژیان پابندە بەبوونی خاکەوە کە تۆ خاکە لە ناوچوو ینی لە 1970 ژیانیش لە ناوچێ لە سەرزەوی و بۆ ئەم بابەتە ئەوەی کە زۆر جەختیان کردووە لەسەری لە ساڵی پار لە 21 بەهارە کەمپینێکی جیهانی ڕاگەیەنرا سەرتاسەری جیهان تایبەت بۆ پاراستنی خاک کە من هەر خۆشم ڤۆڵەنتێرێکی کەمپینەکە بووم لەسەر تاسەری جیهان بانگەشیان بۆ کرد چۆن ئەوەرنێس چۆن ئاگایی بڵاو بکەنەوە دەربارەی خاک پاراستن چۆن تر خاک گەیشتۆتە حاڵەتی مردن بۆیە لە ئێستا ئەتوان بڵێم تەواوی کۆی جیهان ئیش بۆ واکەن بۆ دۆخی خاکەکەن هەڵبەتە دۆخێکی خراپی هەیە و لە وا بڕیار بوو کە لە کەمپینەکە 4 ینی نیوەی دانیشتوانی گۆی زەوی دەنگ بابم کەمپینە بۆی پۆلیسیەک دابنرێت بۆ خاک واتە ئیتر یاسا و ڕێسایەک بۆ خاک دابنرێت کە هەموو وڵاتان پابند بن پێوە بە خۆشحاڵیەوە 4 میلیارد دەنگدەری زیاتری هەبوو کە هەمووی داوایان کرد بەیەک لەسەر هەموو هەسارە لەسەر هەموو گۆی زەوی کە داوایان کرد ئیتر پۆلیسیەک بۆ خاک دابنێن دیار بوو دەنگەکان لە هەموو کۆی وڵاتانەوە هاتبوو کە هەرێکێک کێشەیەک و قەیرانێکی خاکی هەیە داوای چارەسەرەکانیانەکەن داوای پۆلیسیەکانیانەکەن کە ئیتر ئەوانش بەشێک بن لە چارەسەرەکان کەواتە ئەمە خۆی لە خۆیە پێمان ئەڵێ کە قەیرانێکیە بۆیە ئەوەنە خەڵکە بڵێ کار لەسەر ئەمە کرا بەڵێ بە دڵنیایی کاری لەسەر کرا و ئەم ڕۆژ بە تایبەت لە COP28 قسەی لەسەرکرێ چۆن ئەو پۆلیسیانە ئیتر جێگیر بکەن هەموو وڵاتان پابەت بن پێوەی کە چۆن خاکەکانیان بپارێزن هیوادارین لەم ڕۆژی جیهانی خاکە ئیتر ئەوە بسەپێنرێ بەسەر هەموو کۆی ئەو وڵاتانشی کە تا ئێستا نەچوونەتە ژێر گرێ بەستەکان. دکتۆرە من پرسیارەکەمە بێ بە دوو بەشەوە. بەش یەکەم مەترسی بیابانبوونی بەشێکی زۆری ناوچەکانی عێراق لە ئارادایە ئەمە تا بوشە زیاتریش ئەبێت ئەم مەترسیانە تا چەند کاریگەری لەسەر هەرێمی کوردستانی ژەبێت لە داهاتوودا ئەمە بەشی یەکەم. بەشی دووەم تا چەند ناوەندە ئەکادیمیەکان لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێم هەماهەنگیان هەیە بۆ
کەم بوونەوەی مەترسیەکان یاخود گرتنەبەری ڕێوشوێنی پێویست. طبعا بە بیابانبوونی خواروی عێراق ئەمە دەستی پێکردووە بەردەوامیش بەردەوام ئەشی بینین ئەگە بڵێن چەندێک کاریگەری هەیە بۆ هەرێمی کوردستان ئەمە واضحە ئێمە ساڵانە خۆڵبارینێکی زۆرمان هەیە ینی ساڵی پار هەر زۆر درێژەی کێشە ئەم ساڵ هەر بەردەوامە بێ ینی چی بە بیابانبوون لە خواروی عێراق ڕووبا لای ئێمە خۆڵباران و بە بیابانبوون ئەو چینەی سەروی خاکە کە ئیتر توانای ئەوەی نامێنێ سەوزایی لەسەر بێ پتەوی نامێنێت کە بەرزی و نزمی پەستانی هەوا دروست ئەبێ ئەم چینەی خاک هەڵەگرێ و بە شێوی شەپۆلی بایی لەگەڵ خۆی ئەیبا و لە ناوچێکی تر ئەنیشێتەوە جاری وایە ئەم بڵێ ینی کەواتێ ڕاستە و خۆ کاریگەریمان لەسەرە ینی ئەمە شتێک نییە خۆتی لێلابێ دایمە من ئەم قسێ لە هەموو چاوپێکەوتنێکا دووباراکەمەوە ئەڵێن هەسارەکەمان وەکو میزەڵانێک وایە لە هەر لایەکۆ درزی تێ بێ لایەکی کەش بکێتەوە و زەرەرەکەی بەرەکەوێ لە بەرەوە بە بیابانبوون خواروو بە هەمان شێوە کاریگەری ڕاستەخۆی لەسەر هەرێمی کوردستان هەیە و بۆ ئەوەی کە چەندێک هەماهانگی مانکرۆ لایەنە ئەکادیمی زانستیەکان ئەوەی لە توانە و قودرەتی لایەنی ئەکادیمی زانستیایە بڵێ ئەوەی کە توێژینەوەی زانستی ئەنجام بین ڕێگە چارەکان بە زانست بە دەلیل بخێنە بەردەم کە ئەمە سقەی زیاترە بێ لە جێبەجێکردنیان بەلایانی حکومی بوا باشترە بێت لەگەڵ لایەن ئەکادیمیەکە جێبەجی ئەم شێوازە فکرە و بیر و بۆچوونە زانستیانم کە لە ئەرزی واقع جێبەجێ بکە واتە ئێستا بۆن من تێزێکی دکتۆرای خوێندکارێکی دکتۆرام هەیە پێم ئەڵێ چارەسەری بە بیابانبوون بەم شێوازە ئاسان و کەمە ئەەکەم پێویستە ئەم پرۆپۆزەڵە ئەم تێزی دکتۆرای بچێتە جێبەجێکردنەوە و پرۆژەیەک جێبەجێ بکرێ جا ئەمەش ڕاستێکی هاودەنگی ئەوێ نەگەر بە حکوومەتی هەرێم و لایەنی ئەکادیمی و کار ئاسانی بەڵێ ئەبێ لایەنی حکوومەتی عێراقیش بێتە سەر خەت لەسەر ئەم بابەتانە و نێو دەوڵەتیش بەڕاستی بودجێ تایبەت بۆ بەڵێ ئەم بابەتانە چکە لەسەر ئاسی جیهان بودجێ تایبەت بۆ بواری ژینگە و بەرەنگاربوونی کارەساتە ژینگەیەکان دابی نەکرێ باشە دکتۆرە ئەوشمان بینێت گەر باس لە پانەڵەکە بکەینەوە کەسانی کە لە پانەڵەکە بەشداریان کردووە لە چەند کەس پێکاتون بۆی کە بابەتەکانیان بخەنە ڕوو و خۆت لاەنە پەیوەندیدارەکان ئامادە بن لە پانەڵەکە بۆی دواتر کار لەسەر دەرەنجامەکانی بکرێت ڕاستەکەی پانێڵەکە بە شێوەیەکی گشتی گەشتاندنی بۆ کراوە لەسەر ئاستی زانکۆ و هەرێمی بڵێن سلەیمانی و لە سوشەڵ میدیا و لە مولانەکان بە تایبەتیش بۆ لایانی معنی وەکو کوشت و کاڵ و ئاودێری و ئەمانە بانگێشتنامە چووە کە نوێنەریان لەوێ ئامادە بن لەبری ئەو بارودۆخانی کە لەوێ باسەکرێ ئەوانیش پێی ئاشنا بن و بزان لە چێ بارودۆخەکە خاکی کوردستان و بەشێکی گشتی ئەو کێشە و گرفتانە چێ ڕوبەڕوویە بێتەوە ئەو کەسانی کە قسەکردن لە ناو پانێڵەکە 4 کەس قساکەین بۆ ماوەی 2 کاتژمێر کە هەرێکیان تەوەری تایبەتی خۆی هەیە وەکو پێشتیش ئاماژەم پێەیە منش خۆم بەشێکم لەو کەسانی کە لە ناو پانێڵەکە قسەم ئەبێت و تایبەتیش قساکەم لەسەر جێگیرکردنی کاربۆن لە خاکە و چۆن بەرەنگاربوونی کەش و هەوای پێ بکەین بەڕێز دکتۆر ساڵح نەجیب ئێش پسپۆری بواری ژینگە و کەش و هەوای ئەوژار قسە لەسەر پەیوەندی خاک و هەواکە دکتۆر ئەحمەد خواکەرم کە پسپۆرە لە پیسبوونی ئاوە پسپۆری بواری ژینگە ئیش کاریگەریەکانی بەکارهێنانی پیسبوونی ئاو باسەکە لەسەر خاک کە بۆ ئاودێری بەکارهێنن لەم ڕۆژانەیە بۆ لە تایبەت لە مانگەکانی هاوینە بەشێکی زۆر ئاوی ئاوڕۆ بەکارهێنرێ بۆ کوشتتوکاڵکردن ئەومان پێڵێک کە چ کاریگەریەکی خراپ خاتە سەر بارودۆخی خاک و لە هەمان کاتە دکتۆر محەممەد تەحسینمان هەیە بە ڕێزیان کە پسپۆڕن لە خاک و مادە خۆراکیەکانی ناوخاک ئەو گرنگی و بەهایانی مادە خۆراکیەکانی ناوخاکمان بۆ ڕوونەکاتەوە و چۆن پەیوەندیان هەیە بە تەندروستی ئێمە و ئەگەر لە ناو بچن چ کاریگەریەک دروست دەکەن و خۆی لە خۆشە ناونشانی پانێڵەکە بۆیە کە تەندروستی خاک بنەمایە بۆ تەندروستی ئێمە بەڕاستی ئەمە ناونشانێکی زۆر بە پێز و جوانە کە دانراوە بۆم پانێڵە چکە لە ڕاستیشە هەر خۆی وایە ئەنی ئێمە ئەگەر پێگاتەکانی ناوخاکمان لە دەستچێ بەشێکی زۆر ئەو پێگاتانە لە جستی مرۆڤیشە لە ناوچێ بەڵگەشمان بۆ ئەمە بەڵگەی زانستیشمان بۆ ئەمە ئەوەیە کە مرۆڤی ئێمە ئەم سەردەمانە کەسێکمان نییە ڕۆژانە تاوکەری خۆراکی وەرنەگرینۆک و ئایرۆن بێ حەبی ئاسن بێ حەبی زینگ بێ جۆرەکانی تری سەپلیمنتەکان بێ ئەمەش مانای وایە کەواتە ئەم پێگاتانە کە سەرچاوەکانیان لە ناو خاکایە ناچن بە پێویست ناچنە بەرهەمە ڕۆکیەکانەوە کە کاتی ئێمە ئەم مادە خۆراکیەکان خۆین لە بەرهەمی ڕۆکی و بەرهەمی ئاژەڵیش ئەم پێکاتە خۆراکیانی بە تەواوەتی تیان نییە کە من لە
جستی منە بە تەواوەتی جێگیر ببێ و پێگاتی ڕۆژانی من بۆ ئەم مادەیە پڕ بکاتەوە بۆیە ئەتوان بڵێن ئەمەش هۆکارەکەی نەمانی بە پیتی خاکەکەیە کە ئەم پێکاتانی تیان نەماوە هەر بۆیە ئەتوانم لێرە ئاماژە بۆ بکەم کە توێژینەوەیکی زانستی هەیە ساڵی 2015 ئەنجام دراوە ئەڵێ ئەگەر باوانمان ڤیتامین ئەیان لە ساڵی 1920ەکانە وەرگرتە بێت لە پرتەقاڵێکەوە بڕێک ڤیتامین ئەی من بمێ هەمان ئەو بڕ ڤیتامینە وەربگرم ئەم لە ساڵی 2020 2 ساڵ پێش ئێسش 3 ساڵ پێش ئێسش ئەبێ هەش پرتەقاڵ بخۆم کە ئەمەش ڕاستێکی ئەستەمە تاکێک لەم ڕۆژای بتوانێت لێک ژەما هەش پرتەقاڵ بخواتەوەکو بڕێکی ڤیتامین ئەی وەرگێ بۆی ئەبێ هەر بە شێوەی پێگاتی خۆراکی تەواوکاری وەریگری ئەمەش کەواتە ئەومان پێڵێک کە تێکچوونی خاک تێکچوونی تەندروستی مرۆڤەکانی ژەناوە باوردەوە سیستمی بەرگری لەشدا ئەبەزێ مرۆڤەکان وایان لێ کە زیاتر بەرکەوتە بن بۆ ئەو نەخۆشیانی ئەفۆن کە لە ئارایان زیاتر بەرمانەکەوێت. بەڵێ من دو پرسیارەکەم دکتۆر ئەگەر سۆما پرسیاری نەما بێت تا چەند کار بۆ ڕیسایکل بوون لە هەرێمی کوردستان کراوە و چەند کاریگەری هەیە لەسەر پاراستنی ژینگە بە شێوەیەکی گشتی؟ طبعاً ڕیسایکلکردن بە هەموو پێگاتەکانیەوە کە پلاستیک مەترسیدارترینیانە و ئەنجاچینە سەر پێگاتەکانی تری ریسایکلینە قوماشان بۆ مادە ئاسنە مادەی میتەڵیە شوشەیە مادی خۆراکی ئەمانە هەمووی ئەگەر ئێمە ریسایکلیان بکەین بە دڵنیایی کاریگەریکی تایبەتیە لەسەر پاراستنی پێگاتە ژینگەیەکان بە تایبەتیش خاک ینی چکە ئەم مادە پیسکەرانە و خۆڵ و خاشە کە خێنە سەر خاکە ڕاستەخۆشیە بێت و تێکەڵ بە پێگاتەکانی بێت و لێشۆ ئەچێتە ناو سووری خۆراکی ئێمەوە سیستمی خۆراکی و ئەگوازرێتەوە بە ناو جەستەمان تەسەور ئەکەن مایکرۆپلاستیک کە شێ بێت و لە خاکە لە ناو جگەری مرۆڤ دەرهێنراوەتەوە لە ناو بۆری خوێنەکانی عین لە ناو دەنکۆڵی خوێنەکان دەرهێنراوەتەوە واتە تێکەڵی سووری خوێنی مرۆڤ بێ بۆیە لە هەرێمی کوردستان ئەتوانم بڵێم هەوڵ هەیە بۆ ڕیسایکلکردن بەڵام جێبەجێکردنەکانی قورسە و یەکەم هێشتا هاوڵاتی زۆر ئەو هۆشیاری پێیان نەکردووە چۆن ڕیسایکلی بابەتەکانی بکات ئەویش کە ڕیسایکل خۆی لە سێ ئاڕاخۆیە بینێتەوە ڕدیوسە ڕیوسە ڕیسایکلاوەدا سەرەتا یەکەم ئێمە ئەبێ بە کۆدەنگی هەم هاوڵاتی و هەم حکوومەتی ئیش بکەین لەسەر کەمکردنەوە واتە ئەو مادانە کەم بکەینەوە کە زۆر بەکارێن بۆ بڵێ ئێستا بۆ منە بۆ ئێمە بەردەوام پلاستیک بەکاربێن با مادەیەک بەکاربێنین ئەمە یەکێکرە نمونەکان چەند جارێک بەکاری بێنەوە ئەمە بەشێکە لە ڕدیوسێکی واتە کەمکردنەوە ئەەکەی لە بری کە هەموو ڕۆژ کیسێکی نایلۆن بەکاربێن و فڕێبەی تورەکەیەک بەکارێنی و چەند جارێک بەکارێنی تو ئەمە خۆی لە کۆنیشە لە کەلتوری ئێمە بووە ینی من نەنکی خۆم زەمیلەی بەکارهێناوە دایمە کە چۆ بۆ بازار و هاتۆتەوە و 2-3 ساڵیش پێی بووە ئەمە ڕدیوسە ئەنجینە سەر مەرحەلەی دووبارە بەکارهێنانەوە بەگەر خستنەوە ئەو بکە بەکارگە ئەکرێ و ڕیسایکلکردنەوە ئەوانە ئیتر بەکاری گەوراکرێ لە سلێمانی کارگەمان هەیە تایبەت بۆ ڕیسایکلکردنی خۆڵ و خاشاک ئەویش کارگەی ئەوەی تانجەرۆیە بەڵام بەداخەوە هێشتا کاریگەری خۆڵ و خاشاکە کۆنەکە هێشتا هەرماوە لەسەر خاکی ناوچەی تانجەرۆ کە ئەمەش زۆر زەمە ترسیدارە بەڕاستی کە ئەچێ و ناوچەیە بینی هەموو لەژێر گر لەسەر تەپۆلکە سەر تەپۆلکە دروستکراوە زۆر مەترسیدارە. باشە کەواتە دکتۆرە بە شێوەیەکی گشتی بۆ چارەسەرەکە چییە تا کەرێکە لای خۆیەوە ئەتوانێت کە هەوڵی پاراستنی خاک بدات یا خودەمە کارێکە کە پێویستە بەدەستە جەمعی بکرێت و بە شێوەیەکی گشتی ئێمە چۆ خۆمان ڕابێنین یاخود خۆمان لەگەڵ گۆڕانکاریە ژینگەیەکان ڕابهێنین. ڕاستی هۆشیاری تاک زۆر گرنگە چکە ئێمە وڵاتێکی شپرزین بەڕاستی لە بەڕێوەبردننی حکومڕانیمانە ئەو تە بارودۆخی هەرێمەکەمان وایە عێراق بەردەوام دایمە ئاژاوە و شەڕ و ئەوەی تیا لەبەرەوە نەبووە کە دەسەڵاتێکی ڕاستەوخۆ بێ هەموو شتەکان بۆ ئۆرگەنایزکە و هەموو چارەکانی لەبەردەستا بێ بە ئیجباری ڕێڕێوێک دانێک کە تاکەکانی سەری بڕە بۆیە هۆشیاری تا گێرە دەورەبینێ چکە من تا حکوومەتێک مێتە سەر حکومڕانکردن و بە ئاگایەتەوە لە ژینگەکەم لە ناوچی ئەگەر تاکەکەم هۆشیار نەبێ بۆیە زۆر گرنگە من لێرە شۆڵێم هاوڵاتیان خۆیان ئاین چاوەڕێی دەستی سەروتر نەکەن خۆی لە ماڵەکەی خۆیەوە دەست بکە بەم پاراست هەرێک لەلایەن خۆی من لە ماڵەکەی خۆمەوە ئەو پێویستیانە بەکارێنم کە ژینگەی پێ بپارێزم بەڕێستان لەلایەن خۆتانەوە هەر تاکێکی کۆمەلگا لای خۆی و تایبەت دایکەکان چونکە مناڵ پێویستی بەوە نییە کە بەڕاستی شتێکی فێرکێ بەس چاولێکەری ئەەکە ینی ئەگەر دایک بەڵەکەی ببینێت
چەند هۆشیارە لە ڕووی ژینگە پیس ناکە پیسی فڕێنایە لە جامەکەی شتێک هەڵنایەتە سەر ژینگەکەی یا ئەچێ بۆ گەشتێک پیسێکی جێنایڵێ مناڵەکە ژوا پەروەردا بێت بۆی هۆشیاری تاک زۆر گرنگە پەروەردەی ژینگەیمان زۆر پێویستە لە ناوەندەکانی خوێندن و چ لە باخچەوە تاکو ئیتر ناوەندەکانی ئەکادیمی باڵاتریش بۆیە بێت ینی لێرە من ئەواڵم کە یەکەم خاڵ هۆشیاری کە هۆشیاری بەرز بۆەوە ئەم هۆشیاریانە هەمووی ئیتر چاویان کێشە ژینگەکان و خەلەلەکانە بینێ بێک دەنگ بەرزە بنەوە ئەم تاکانە داوای ئەواکەن ئیتر جێبەجێ یاسا و ڕێسایەکی تایبەت بکەن واتە ئەنج ئەمانچنە ژێر باری جێبەجێکردنی یاساکانەوە ئەکرێ بە پۆلیسی تاکی کورد لە ئێستا چۆنە ئەگەر بەراوردی بکەم بە ساڵانی 2012 باشترە بەڵام لەگەڵ ئەوەشە لە بروی بڵێ لە بروی کە ئێمە بارودۆخ و قەیرانی جیاوازاتی ئەپەڕین ئەمە وامان لێکە لێکی لە مەرحەلەکان بە هۆشیار ئەبین بەڵام کە قەیرانێک ڕووبەڕوومان ئەبێتەوە لە تووڕێی و یعنی سایکۆلۆژی کۆمەڵە بابەتی ئیتر والێکە ئەڵێ من نانێبی خۆم ژینگەی چی بپارێزم بۆ نمونە ینی ئەوە نییە بۆ ئەمە بکەم ئەنی ئەم جۆرە حاڵەتانە هەیە لە ناوتاکە لەبەرەوە هیوادارم کۆمەلگا گوێ نایە بە هیچ قەیرانێکە ڕوبەڕوومان بێت و بەس تەنها چاومان لەسەر ئەو بێت چۆن ژینگە بپارێزین بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز دکتۆرە محەممەد پسپۆڕی واری ژینگە و مەمۆستای کۆلێژی زانستە ژینگەیەکان سپاس بۆی کەم بەیانێ لەگەڵمانە بوو و کۆمەڵک زانیاریت بەدەست